گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی شەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. درێژەی هێرشەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان، بە دوژمن ناوبردنی هەرێمی کوردستان و ئێمارات لەلایەن کۆماری ئیسلامیەوە، مەترسی لە سێدارەدانی 21 زیندانی سیاسی بەلوچ، بەرزبوونەوەی ڕێژەی گوشارەکانی دەستگای قەزایی ڕژیم بۆ سەر بەندکراوانی سیاسی و پەرەسەندنی شەپۆلی نوێ دەست بەسەرکرانی هاووڵاتیان لە ئێران. درێژەی هەواڵەکان. درێژەی هێرشەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان شەوی هەینی 18 گوڵانی 1405 هەتاوی بارەگاکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە هێرشکراوەتە سەری. بە پێی راپۆرتەکان، بارەگاکانی ئەو حیزبە لە ناوچەی بالیسان بە چەندین درۆنی ئینتحاری لەلایەن سوپای پاسدارانی کۆماری ئیسلامیەوە بە ئامانج گیراوە. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان، بەهۆی هێرشەکانەوە زیانێکی گیانی بەرهێزەکانی ئەو حیزبە نەکەوتوەتەوە، بەڵام زیانێکی زۆری مادی بەر شوێنی مانەوەیان کەوتووە. بە دژمن ناوبردنی هەرێمی کوردستان و ئێمارات لەلایەن کۆماری ئیسلامیەوە. بە پێی راپۆرتەکان، ئەندامێکی کۆمیسیۆنی ئەمنیەتی پارلەمانی کۆماری ئیسلامی هەرێمی کوردستان و ئێماراتی یەکگرتووی عەرەبی بە پێگەی دژمن ناوبردووە و هەڕەشەی هێزی سەربازیەی لێکردوون. بە پێی دوایین هەواڵەکان، عەلی خزریان ڕایگەیاندووە کە هاوکێشەی ئەمنیەتی ڕژیمی کۆماری ئیسلامی بەرامبەر بە هەرێمی کوردستان ئێماراتیش دەگرێتەوە. ناوبراو جەختی لەسەر ئەوە کردووەتەوە کە تاران لە بەرامبەر هەر هەڕەشەیەک دژ بە بەرژەوەندیەکانی وەڵامی سەربازی دەداتەوە. ئەو لێدوانە لە کاتێکدا دێت کە لە مانگەکانی ڕابردوو هەڕەشە و هێزەکانی کۆماری ئیسلامی دژ بە هەرێمی کوردستان و وڵاتانی ناوچەکە بەرز بوونەتەوە. مەترسی لە سێدارەدانی 21 زیندانی سیاسی بەلوچ. بە پێی راپۆرتەکان، هاوکات لەگەڵ بەردەوامی شەپۆلی لە سێدارەدانی بەندکراوانی سیاسی لە ئێران، تۆڕی مافی مرۆڤی بەلوچستان سەبارەت بە مەترسی لە سێدارەدانی 21 بەندکراوی بەلوچ هۆشداری داوە. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان، ئەو زیندانیانە بە محاربە، ئەفساد فیل ئەرز و ئەندامیەتی گروپە ئۆپۆزیسیۆنەکان تاوانبار کراون و لە پرۆسەیەکی دادوەری نائادڵانەدا لە ژێر ئەشکەنجەی جەستەیی و دەرونی جددیدا ناچار بە دانپێدانانی زۆرەم لێکراون. هەروەها راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە زۆربەی ئەو زیندانیانە لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سەربەخۆ بێبەشکراون. بەرزبوونەوەی ڕێژەی گوشارەکانی دەستگای قەزایی ڕژیم بۆ سەر بەندکراوانی سیاسی. بە پێی هەواڵی گەیشتوو، سەرۆکی دەستگای قەزایی ڕژیمی کۆماری ئیسلامی ڕایگەیاندووە کە پێویستە هەموو تاوانبارانی دژ بە ڕژیم خێرا سزا بدرێن. بە پێی راپۆرتەکان، غوڵام حوسێن موحسن ئێژەیی ڕایگەیاندووە کە دەستگای قەزایی کۆماری ئیسلامی بە هەموو توانایانەوە پشتگیری لە هێزە ئەمنیەکان دەکات تاکو نەیارانی ڕژیمی کۆماری ئیسلامی دەست بەسەر و سزا بدرێن. لە هەمان کاتدا، ناوبراو ئاماژەی بەوە کردووە کە دژبەرانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە توندترین شێوە سزا دەدرێن و بە هیچ شێوەیەک دەست ناپارێزن. ئەمە لە کاتێکدایە کە چالاکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە ئێران و جیهان چەندین جار ڕایان گەیاندووە کە چالاکانی سیاسی و مەدەنی دەست بەسەرکراو لەلایەن هێزەکانی ڕژیمەوە لە ژێر توندترین ئەشکەنجەکاندا دانیان بە تاوانەکانیان ناوە و ئەمەش بە پێچەوانەی یاسا نێودەوڵەتیەکانەوەیە. پەرەسەندنی شەپۆلی نوێ دەست بەسەرکرانی هاووڵاتیان لە ئێران. بە پێی راپۆرتەکان، لە ڕۆژانی ڕابردوودا شەپۆلێکی نوێ دەست بەسەرکردنی هاووڵاتیان لە ژمارەیەک شار و ناوچەی ئێران دەستی پێکردووە و چەندین کەس لەلایەن هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر کراون. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان، لە پارێزگای ئەردەبیل ژمارەیەک هاووڵاتی بە تۆمەتی هاوکاری لەگەڵ میدیای دەرەوەی وڵات
دەست بەسەرکران و هێشتا ناسنامە و شوێنی ڕاگررتنی زۆربەیان ئاشکرا نەکراوە. لە هەمان کاتدا لە شاری ئیزا بە هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەرگوندی پیان لانی کەم حەوت هاوڵاتی دەست بەسەر و 3 کەسی دیکە بریندار بوون. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە لە نێوان دەست بەسەرکراواندا مێرمنداڵ و کەسانی کەم تەمەنیش هەن و ئەم هێزە ئەمنیانە بەو پەڕی تند و تیژیەوە مامەڵەیان لەگەڵ هاوڵاتیان کردووە. بەرزبوونەوەی ژمارەی گیانەدەستراوانی کارەساتی کارگەی سۆفیان. بەپێی راپۆرتەکان ژمارەی گیانەدەستراوانی کارەساتی ئاگرکەوتنەوەی کارگای تەکنام کەیهان پۆلیمەر لە ناوچەی سۆفیان بەرز بووەتەوە و تاکو ئێستا 3 کرێکار گیانیان لەدەستاوە. بەپێی راپۆرتی گەیشتوو لە ئەنجامی ئەو ڕووداوەدا هەروەها 16 کرێکاری دیکە بریندار بوون و ژمارەیەکیان بۆ چارەسەری پزیشکی ڕەوانەی نەخۆشخانە کراون. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە نەبوونی ئەمنیەتی کار و دۆخی نالەباری ژینگەی کار لە هۆکارە سەرەکیەکانی زیادبوونی ڕووداوە کرێکاریەکان لە ئێرانن. لە هەمان کاتدا چالاکانی بواری کرێکاری جەختیان لەسەر ئەوە کردووەتەوە کە زۆربەی کارگەکان لە ئێران بە بێ ڕێوەشوێنی تەندروستی و ئێمنی کار دەکەن. کەشی توندی ئەمنی لە شارە جیاوازەکانی ئێران. بەپێی راپۆرتەکان هاوکات لەگەڵ توندبوونی دۆخی ئەمنی لە ژمارەیەک شار و ناوچەی ئێران سەدان هاوڵاتی بەهۆی تۆمارکردن و بڵاوکردنەوەی ویدۆ و وێنە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی وڵاتانی دوژمن ڕوبەڕووی حکمی یاسایی بوونەتەوە. بەپێی راپۆرتی گەیشتوو ناوەندە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بە دروستکردنی هەژماری ساختە هەوڵی فریودانی هاوڵاتیان دەدەن تاکو زانیاری و ویدیۆی شوێنە هەستیارەکانیان بۆ بنێرن. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە هەڵگرتنی وێنە و ویدیۆی هەستیار لە ناو موبایل بە تایبەتی لە کاتی پشکنینی شەقامەکاندا مەترسیکی جدی بۆ هاوڵاتیان دروست دەکات و چالاکانی مافی مرۆڤ هۆشداریان داوە کە پاش ناردنی فایلەکان پێویستە بە تەواوی لە ئامێرەکانیان بسڕێدرێتەوە. هێرشی موشکی و درۆنی کۆماری ئیسلامی بۆ سەر ئیمارات. شەوی ڕابردوو وەزارەتی بەرگری ئیماراتی یەکگرتووی عەرەبی ڕایگەیاند کە هێزەکانی بەرگری ئاسمانی ئەو وڵاتە 2 موشکی بالستیکی و 3 درۆنی ئینتحاری کۆماری ئیسلامیان لە ئاسمانی ئیماراتدا تێکشکاندووە. بە پێی دوایین هەواڵەکان لە ئەنجامی ئەو هێرشانەدا 3 هاوڵاتی بریندار بوون و زیان بە ژمارەیەک شوێنی مەدەنی گەیشتووە. وەزارەتی بەرگری ئیمارات ئاماژەی بەوە کردووە کە لە مانگەکانی ڕابردوودا هێزەکانی بەرگری ئاسمانی ئەو وڵاتە سەدان موشکی بالستیکی، موشکی کروز و هەزاران درۆنی ئینتحاری کۆماری ئیسلامیان تێکشکاندووە. لە هەمان کاتدا بەرپرسانی ئیمارات جەختیان لەسەر ئەوە کردووەتەوە کە لە بەرامبەر هەر هەڕەشەیەک دژ بە ئاسایش و سەقامگیری ئەو وڵاتە وەڵامێکی تۆند دەدەنەوە. گەماروی نوێی ئەمریکا دژ بە تۆڕی دابینکردنی چەک بۆ کۆماری ئیسلامی. بە پێی راپۆرتەکان وەزارەتی دارایی ئەمریکا ژمارەیە کەس و کۆمپانیای پێویست بە تۆڕی دابینکردنی چەک و پێداویستیە سەربازیەکانی کۆماری ئیسلامی گەمارۆ داوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو گەمارۆیانە 10 کەس و کۆمپانیای لە چەند وڵاتێک وەک چین، بیلاڕووس، هۆنگ کۆنگ و ئیمارات دەگرێتەوە کە بە گوێرەی وەزارەتی دارایی ئەمریکا ڕۆڵیان لە دابینکردنی پارچە و کەرەستەکانی پێویست بۆ بەرهەمهێنانی درۆنەکانی شاهد و بەرنامەی موشکی بالستیکی کۆماری ئیسلامیدا هەبووە. هەڵوێستی توندی ئەمریکا دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی. ڕۆژی ڕابردوو وەزیری دەرەوەی ئەمریکا لە سەردانێکدا بۆ ئیتالیا ڕایگەیاندووە کە واشنگتۆن بە هیچ شێوەیە کۆنتڕۆڵکردنی گەروی هورمز لەلایەن کۆماری ئیسلامیەوە قبوڵ ناکات. بە پێی دوایین هەواڵەکان مارکۆ ڕۆبیۆ جەختی لەسەر ئەوە کردووەتەوە کە کۆدەنگیەکی نێودەوڵەتی سەبارەت بە ڕێگریکردن لە دەستڕاگەیشتنی کۆماری ئیسلامی بە چەکی ئەتۆمی هەیە. ناوبراو هەروەها ئاماژێ بەوە کردووە کە ئەمریکا بەردەوامە لە هەوڵەکانی بۆ لە ناوبردنی سەرچاوە دارایەکانی حیزبوڵای لوبنان و لە هەمان کاتدا ڕایگەیاندووە کە تاران پێویستە وەڵامی پێشنیاری ئاشتی واشنگتۆن بداتەوە و هیوای خواستووە کە ئەو وەڵامە جددی بێت تاکو ببێتە سەرەتایەک بۆ دەستپێکردنی دانوستانێکی ڕاستەقینە.
دووە هەواڵمان سەبارەتە بە دەست بەسەرکرانی 4 شارومەندی ئیسرائیلی بە تۆمەتی سیخوڕی بۆ کۆماری ئیسلامی. بەپێی راپۆرتەکان ناوەندە ئەمنیەکانی ئیسرائیل 4 شارومەندی ئەو وڵاتەیان بە تۆمەتی سیخوڕی بۆ کۆماری ئیسلامی دەست بەسەر کردووە کە لە نێوانیاندا 3 سەرباز و 1 هاوڵاتی مەدەنی بوونی هەیە. بە پێی دوایین هەواڵەکان تۆمەتبارەکان وێنە و زانیاری وردیان لە شوێنە هەستیار و استراتیژیەکانی ئیسرائیل بۆ تاران ناردووە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەوان وێنەی فێرگەی هێزی ئاسمانی، ناوەندەکانی گواستنەوە و شوێنە حکوومەکانیان بۆ هێزەکانی کۆماری ئیسلامی ناردووە و لە هەمان کاتدا سەرچاوەکانی هەواڵ ئاماژەیان بەوە کردووە کە هێندێک لە دەست بەسەرکراوان بەمەبەستی وەرگرتنی ئەرکی ئەمنی خۆیان پەیوەندیان بە هێزەکانی کۆماری ئیسلامیەوە گرتووە. بینەرانی عەزیز و خۆشەویست، سپاس کە بینەرمان بوون. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.